سام برا شركه غرغراد ساكدا في حولي بوارا وقت كل كل غزال سرجي رن بخد ابراهيم قول فاضري خالك غرغراد كدا في حولي سرجي رن بخد ابراهيم قول فاضري بەناوی خوای بەخشندا بینەرانی هەوارگەی کوردەواری سەلام و ڕەحمەتی خواتان لێبی بەرنامەی ئەو جارەمان لە دەڤەری هەولێرە دیارەکە لە سەنتەری شاری هەولێر بەڕێکەوتی لە باشوور لە جادەی مەخموری دەڕۆی دەچینە گوندی ئاودەلۆ دیارە هەمووی لە هەولێر هەتا گوندی ئاودەلۆچی لە مەعبەینی 25 تا 30 کیلۆمەترێک دەبی لەو دەورەی دەبیتن ئێستا ئێمە تقریبان 3 کیلۆمەترێکمان مایە بگەینە گوندی ئاودەلۆچی یارە کە باز لە دەشتی هەولێرە دەکرێت فەلاحەکانی ئەو دەڤەرەی زۆر حەزیان لە بارانە ئەویش بە حکمی ئەوەی کە لە ناوچە شاخاویەکان باران و بەفرەکی زۆر دەباری بەڵام لە دەشتەکان جاری وا هەیە بە مانگ باران ناباری وەکو برێی داهاتی وان لەسەر گەنم و جۆیە ئەو دەڤەرەی بەعام لێ ئەگەر ئەو ساڵی باران هەبی کەیفیان زۆر خۆشە لە ئێستاشدا ماشەڵڵا ئەو سار بارانێکی باش باریە لە کاتی خۆی هاتیە پێدەچی فەلاحەکان دریان زۆر خۆش بی هەر چاوەڕێی ئەوەی بکەن کە کژی بێتن دەست بکەن بە جۆت و جۆتکردنیان و بە تۆدانی گەنم و جۆیەکانیان لەگەرمان بن بەیەکەوە بابچین سەرگوزشتەی ئەو گوندەی بزانین چۆنە و چییە. دوای ئەوەی کە گەیشتینە ناو گوندی ئاودەلۆچی ئێستا لەو شوێنەی کە ئەمە ڕاوەستاین لاقمان بە قوڕ نابی لە کاتێکدا بەس ئەو ڕۆباران نەباریە جیاوازی هەڵکەوتەی خاکەکەی ئەو گوندەی وەکو برێن منتیقەکی زورگاویە ئەگەر دانێک باران نەباری ئەگەر یاخود ڕۆژێک باران نەباری وەکو برێ ئارد کزر دەبیتن ئەمە دەمانەوێت سەرەتا لەگەر مامۆستا محەممەدی بدوێن حاجی محەممەد پرسیارەکانی ئاراستەی مامۆستا محەممەدی بکاتن دەربارەی وەسفەکی ئەو گوندەی و سەرگوزشتەی کەمێک لە سەرگوزشتەی ئەو گوندەی. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله و بەرەکاتوه. خوا سەلامەت کە ڕەبی. سەرەتا دەمانەوێت وەسفەکی گوندەکەمان لۆ بکەی گوندی ئاودەلۆک. سەرەتا بە خەراتنی کەناڵەکەتان دەکەم بەرنامەی هاوارگەی کوردەواری. زۆر سپاس. گوندی ئاودەلۆک سەر بە ناحیەی شەمام بکە و سەر بە شاری هەولێرە نزیکەی 10 کیلۆمەتر لە سنووری ناحیە شەمام کۆ دوورە و نزیکەی 32 کیلۆمەتریش لە باشووری شاری هەولێرەوە دوورە. گوندی ئاودەلۆک نزیکەی 32 ماڵ دەبێتن گوندێکی زۆر لەلامان زۆر گوندێکی دڵگیر و خۆشە ژیانێکی زۆر سادە و ساکاری تێدایە و خەڵکی گوندیش زۆر بەڕێکوپێکی لەگەڵ یەکتری دەژین. بەڵێ دروستبوونی ئەو گوندە یاخود دانانی بەردی بناغی ئەو گوندەی دەگەڕێتەوە ساری چەند سەرەتای ئاوادانکردنەوە و دروستبوونی ئەو گوندە دەگەڕێتەوە سەر نزیکەی ساڵی 1915 ساڵی 1915 بڵێ ئەوانەی کە ئەو گوندەشان ئاوادان کردیتەوە مەڕدار بوونا کە سەرتا ئەو گوندیان ئاوادان کردیتەوە بە حکمی ئەوەی کەوە شوێنی هەڵکەوتەی جوگرافی ئەو گوندا وا هەڵکەوتووە لە بۆ بەخێوکردن زۆر گوندێکی گونجاو بووە و نزیکی زورگەزراویش بووە و ئەو شوێنش گونجاو بە لە بۆ مەڕ بەخێوکردن. بەڵێ عادەتەن لەو دەڤەرە یاخود لەو دەشتایانە کەم وا بە ڕووبار و کانیاوی یەکجار زۆری هەبووبی زیاتر قەدیم لەو منتیقەی زیاتر بە دەولک و ئاوی یعنی بە دەولشی ئاویان هەرچێشایە و یعنی ونە بووە وراغەچیان هینایە ئەوە وا بۆ لێرە شەروا بووە
ژیانی ئەو گوندە دانیشتوانی ئەو گوندە سەرەتا لە ئاو هەرکێشانی ناوبیر بوو ینی ئاویان لە ناو بیرەکەن هەرکێشایە هەر پێناسەی ناوی گوندەکەش ناولێنانی گوندەکەش لەسەر ئەو بووە بە ئاو دەولک ئاو دلوک بەڵام لە هەمان کاتیشدا دانیشتوانی گوندەکە بۆ پێویستەکانی خواردن و خواردنەوەی ئاو پشتیان بە کانیەک بەست بوو کانی چارداخ بەداخەوە کانێکە ئێستا چەند ساڵێک دەبی هیچ بووە ئەگەنا ئاوەکی دەتوانێت برێم لە سنوورەکەمان ئاوکە ئاوەکی پلەیەک بوو ینی لە سازگاری پلەیەک بۆ ئاوکی زۆر سازگار و خۆشیە بووە بەڵام بەداخەوەیانی چەند ساڵێک دەبیتن ئەو کانیا هیچ بە وەکو کانەکانی تر لە هەما کانێکی تر هەوە بەس کانەکەی کانی ورماوە ئاوەکەی وەکو کانی چارداخ سازگار نەبوو. بەڵێ مامۆستا جەنابێت مامۆستای ئەو گوندەی و هەم شاعیریشی ناتوانم برم شاعیرم چش دەنووسم بەس بەداخۆ ینی شعرت هەیە بەڵێ شعرم هەیە بەڵێ سەرەتا دەمەوێت بە بینە لای قوتابخانەی لێرە قوتابخانەتان هەیە وانە قوتابخانەمان هەیە بەس قوتابخانەکەمان بینای تایبەت نییە خانووەکی ماڵانە پەروەەردە بەکرێگرتیە و کردیتمانە قوتابخانە. ساڵی چەند خوێندن هاتیتە ئەو گوندەی بۆ سەرەتای ینی خوێندن هاتە ئەو گوندا پێش گونتێک ینی پێش ئەوەی ساڵی هەشتایەکان بیناشی تایبەت و گەورەمان هەبوو ینی قوتابخانێکی گەورە بوو بەڵام بەداخەوە تەنها چەند مەرحەلەکی نهێشتی نەخوێندەواری تێدا خوێندرا ئەگەرنا میلاک و شتوای زۆر نەبوو ینی چەند ساڵێک بوو قوتابخانەکە داخرا و هەتا گوندی شتێک چوو قوتابخانەکە هەر ینی نەکراوە ئەی لە ساڵی سەڵام قوتابخانەی ئەو قوتابخانەی ئێستا ئێماوە قوتابیەکانمان دەرسی ناو دەخینن دەگەێتەوە سەر ساڵی 2000 سەرەتای 2000 لە 15 ئەمن بخۆم دامەزرم دامەزرم لە 23 ئەمە دەست بەکار بووینانی فەتحی جەدیدمان کرد قوتابخانەکەم سەرێنوێ کرد بەڵێ هەتا پۆلی چەندی تێدا هەیە لە پۆلیەکە تا پۆلی 6مان هەیە لە پۆلیەک هەتا پۆلی 6 هەتا 6 باسی کانی چارداغت کرد دیارە حتمما ئەو کانی و ڕووبارانەی کە دیارن و زۆر زەقن و زۆر یعنی خەڵک ئیسفادەی لێکردێ زۆرترین شعر و زۆرترین پەخشان و زۆرترین نووسینیان لەسرە لە هەر گوندەچینی جەنابی شت کە دەستی شعرت هەیە هیچ شعرێکت هەیە لە سەرکانی چارداغ پسیارەکەت جوانە بە حکمی ئەوەی کە ئەم لە پێناسەی زۆر لە شاعیرەکان و لە نووسینەکانی شاعیرەکان ئەمن خوێندیتمەوە شعر ئیلهامە ئەتو کاتێکە بە شتێک سەرسام دەبی بە شتێک ئەجا سەرسامێکت چ بە خۆشی چ بە ناخۆشی کاریگەری لێ دەکاتن ینی هەندێک جار دەتوانم لە هەندێک ناوەخت ینی چەند شتێکت لە بۆ دێتن بە حکمی ئەوەی کەوا ئێمەش لەو گوندە دانیشتوینەوە و زۆر ینی سۆز و خۆشەویستیمان لە بۆ ئەو کانی هەبووە چکە ئەو کانیە بەڕاستی دەتوانم برێم 100% ئەمە کاتی خۆی ئەمە پشتان بە دانیشتوانی ئەو گوندە پشتی لۆ خواردنەوە لۆ پێویستەکانی تر پشتیان بەو کانی دەبەستا لەبەر ئەوەش زۆر ینی لای من خۆشەویست بوو ینی توانیم ینی چەند شتێکی سەبنووس کانی چارداخ ئەی کانەکەی ئاو خۆشەویستی لەلام وەک گەڵێنەی چاو هەرچەند قەڵەمم بنووسم وەسفی تۆ قەڵەمەکەم دەسوێ و دەکەوێ لەگۆ چونکە وەسفی تۆ وەک تاکەکانی لە ناوچەکەمان مایەی ژیانی ئەی کانی چارداخ کانی مەڕداران ئاوەدان کەرەوەی بنار و هەواران کە وەرزی زستان ڕۆی کۆچی کرد مەڕدارانی ناوچە زۆر بەدەست و برد خانوو دروست دەکەن یا هەڵ ئەدەن ڕەشمار زوو بەخۆشی ئەی بەنە سەر چواریەکی ساڵ خەڵکانی ناوچە بە تۆ پشتبەستون ئەگەر تۆ نەبی پەرێشان و زەبوون دیمەنی دڵڕفێن و ئاوی سازگار ئای لەو گەوهەرەستایش بۆ پەروەردگار حينادر مروس بيانه حينادر مروس من هرات قزنقان دامه حينادر مروس من هرات سندسوان قزنقان دامه شوق شبقي خواد ذات ولا سنوك قنديني ولا دراني رواد زينا ولا لك ورش بتواني زاد دات ولا باوات شارك كويه
هەمزار لە کاچی دڕۆناک دەکاتەوە شیماشاشی مەرزانان لەگەر بەس دەکەن شەرقی هێوارێ درەک دیشکە شۆر دەکاتەوە لە بۆزە شارەکە بیراو لێرێ لێگەر من شەو قەراز و کەنە ناوە ڕەنجی چەندە جوان بزە دەبیتەوە مار بێدان لە داران لە دارەکان وایە ئای دێدەوانی سەرەتا بەڕێزان دیارە کامە خەریکی ئامادەکردنی بەرنامەی بووین لێ دوانمان وەردەگرن مام محەممەد ئەمینیش بەخۆ بە گۆچانە شڕەکەیەوە یاغر هات سەلامەکی لێکردن ئەو نازانیەوە بەرنامێ و کامیڕێ و ئەو مهم دێ میوانێک لە ئاوایە و دەیەوێت پێشوازی لێ بکە زالوێ هات زۆر بە گەرموگوڕی هات پێشوازی لێکردین کاتێککە پرسیارمان کرد مام محەممەد ئەمینی یەکێکە لە ڕیشسپیان و پیامەعقولانی ئێستای ئەو گوندە دیارە لە پێشەویش قەدیم کۆمەرەك ڕێژسپی پیامەعقول هەبووینە خوا عەفیان کە و ئێستا لە ژیان نەماینە بەڵام مام محەممەد ئەمین ئەوەندە کەیفی بە مەڕووماراتی دێت دەرێ هەر لە سەرەتایی تەمەنی منداڵیمەوە خەریکی مەڕ و مەرداری بوومە هەتاوەکو ئێستاش هەر خولیایەتی و حەز و ئارەزووی لەگەر مەڕ و مەڕداری هەیە لێ ئەمەش دەچین سەرەتا پرسیاری ئەوەی لێ دەکەین داخوا ئێرە چەند مێگە لە مەڕی لێ بووە ئێستاش جێمان لە دەنجی چەند زەنگورەیەک دەبیتن یعنی چەند سەرمەڕەکە دەکرێت بە پەنجەی دەست بژمێردرێ سەلام و عەلەیکوم مام محەممەد ئەمین سلام بەخێر بێ مام محەممەد ئەمین جەنابەت لێرانە لە قەدیمەوە هەر لێرە ژیایی و لێرە لەدایک بووی بەڵی لێرە لەدایک نەبووی لێرە لەدایک نەبوو لە جیدە لەدایک بوویمە بەراوەشی ئەو منداڵانە بووینە هاتینە ئێرە هەر لێرە بوو هەر لێرە بوو هەر لێرە بوومە هەر خەریکی و مەڕ و مەرداریش ئەرێ وڵی ئەوەندەی پێم کرابی لە دوی مەڕ بوویمە پێشتر ئێرانە چەند مێگە لە مەڕی لێ بووە پێشتر تقریبان 6 مگەل 7 مگەلی لێ بوو مێگەل بەس مێگەل مێگەلی گەورە لێرە نەدە حەواوە دەچوونە زورجی هەتا هێواری مێگەل هەتا چەندی دەڕۆی تا چەند مێگەل هەبوو 200 هەبوو 300 هەبوو 150 هەبوو ئەوها هەبوو ئێستا ئەوە نەمایە ناوەڵاوە نمایە ئەقار نمایە لە شێ بلەوە ڕێنی چ جێ نمای ئەمن بەخۆم هەم بوو فرۆشتم لەبەر بێجی لەبەر بێجی ئەرێوەڵ لەبەر بێجی ئەدی پێشتر لێرە لەو دەڤەرەی زیاتر مەڕی کوردی بەخێو دەکات هەر مەڕی کوردی بوو بەرا ئەلان عالەمەکە دەرێ مەڕی عارەبی بەبەرەکەتە و کەمتر دەخۆ کەمتر دەخوای مەڕی کوردی زی گەورە بوو کورە هەندی دەخواردمادا هەپڕ نەدەبوو بەس ماشەڵا ینی بە گۆشتی بەخوای ئەرێوەڵە بە بەرەکەتی بوو بە بەرەکەت ئەرێوەڵە بەێ ئەگەر یعنی لە مەڕ و مەرداری چ زیاتر چ مەڕک زۆر گرنگیتان پێدا یعنی لۆ نمونە وڵی لێرەدا مەڕی کوردی سەرڕەش هەبوو ڕسەر هەبوو ئەمە پێمان دەگو بە زمانی خۆمان ڕسەر ئەفسە هەبوو هەر ئەوانەمان ڕادەگر بەرەنەکانیش هەر ئەوانەمان ڕادەگر لۆیە بێچوشی هەر ئەوها دەبوو یعنی مەرج چ بوو بۆ نمونە ئەگەر ئەو بەرانە دەبووە کوبە ئەگەر بتانەکە یعنی ڕسەر بایە چجێ نیشانەی نەبووە ئەوە مەقبول بوو نیشانەی نەبووە نانە ڕەشی تێدا نەبووە هەبوو سەرڕەشیش هەبوو لە ملی لۆ سەری ئەوەندەی سپی بوو ئەوەندەی ڕەش بوو ئەوەش مەقبول بوو بەێ لەوانەیە هەوراز و نووشێوی چاکت کردبی لەگەر گورگ و داعبا ئەوشتانە یعنی ڕۆژ هەبووە مەریان گرتیە بە سێ گورگان بە شەڕەبەر لێم ساندینەوە بە شەڕەبەر ئەرێ بخۆی ڕۆژێکی سبەینێکی زوو ڕامدا هاتم گەیشتمە ئێرە هێ دوو گورگم توش بوو کەتنە دوی مەڕەکە بزنەکان کەتنە دوی ئەمن کەتمە دوی بزن لە دوی گورگ غارە و ئەمن غارە هەتا گوێڕامەوە هات بووە گوتمە ئاغا ماری ئەوتا لێرە بوو لە جێ من گوتم ئەم چیت کە ناتمەکن مڕ گوتی لۆ گوتم سیلاحەکەم نەدەیە ئەم ناچمەکن مڕ بەزی دێلم گوتی کاکە پاییز بوو پایزان زوومان ڕادا شەوی دەمان ڕاماندا گوتی برام زوو ڕامەدە کاش من پێی ناوێ گوتی زوو ڕامەدە و سیلاحەکەش مەبە و قەی ناکە مەڕی من ئەگە گورجیش خواردی قەی ناکە چ بوو ئاغاسی قەی پێت نەبوویان هەر عەزیلە نەبوو وەڵڵاهی تەدەخولی مەڕ نەدەکەت 4 ساران لەکنی بووم بە هەموو شەرتێک 4 سار یەک دیوارمان بین و 4 ساران لەکنی بووم بە چ وەخت ئەمن ئەو گۆپارەم دانە نامەڕەکەی بەجی بێلم ئێرە دیارە مادەمویە ئاغادێ بووە و گوندەکە ئاغادێ لە گت عسەبان چێخوا بوو چێخوا بوو چێخوای گوندی بوو چێخوای چار فەلاحان بوو چێخوایشی کەژماری ئەلێرە بوو فەلاحی تقریبا 18 فەلاحی هەبوو ئەمە زۆر نەبوون ئەمە هەر تقریبا
ئەوەلیشی هەر بیزمانە گودەبوو ڕووداوەک بەسەر هاتە چی خۆشمان لۆ بجێڕەوە والله ڕوودا و بەسەرات ئللا ئەمن لەگەم حیوان و لەگە گورگ بوو لەگەر حیوان و لەگەر گورج ئەرێ والله نەخۆ شەڕ و مەڕ و ئەو شتەم نەبووە یعنی گارەگار و ئەو شتەم نەبووە کەسێک نهاتبی لەولایش لەگەر شوانەکەی بە شەڕات بیسەی یەکتان شکاندبی والله ئەوەمان نەبووە ئەمە ناوەڵە لەگە هی گوندان یان ئەتوو نانت دانابیتێن بزنەک چوو بینانەکەی خواردبی ئەو ڕۆژی ئەتوو هەر برسێتیەتە ئێوارێ ئەرێ والله مەقصد ئەوە هی هێلەوە هی ئەو گوندانە لەو زورگەی مەشوان بوو پاییز و ئەو زورگەیمە لەوەڕی خۆش بوو ئەمە ئەلێ ڕام دەنای نێوڕانێم دەبێت دەگەیشتمە برادر کوورە دەگۆ والله سبەینێژنانم نەخواردیە مارۆدان ئەو شەو لە عقار بوویمە کوورە دەمگۆ دەها هەی مارد خرانە بیا کوورە ئەدی ئەتوو برسیت دەبی کوورە گوتم قەیناکە ناقابلە خۆ نامرێ هەر دەگەمە ماری پندەکەیە دەرێ بزن ئەگەر هەجەلی هات نانی شوانی دێخوا ئەو بزنەی کە نانی توی خواردی خۆ نەتکوشتێ ناوەڵە نەمکوشتێ بەران حتا پێم کرابی لێمدایە هەتا پێت کرا ئەرێوەڵە بەرامڵە نەمکوشیە بەرە دەست خۆش بی گەلک مەمنون زۆر سپاست دەکەیت سەلامت بی یان ڕەبی سەلامت بی بەخێر بێن سەر چاوم گەلک بەخێراتن دەجێرنەوە زەمانێک ماڵک باری کردبوو لە بۆ شاری 20 ساری بەسەدا ڕەت بوو لە گوندەشی یەک لە گوندەکان نەک لەو گوندەی لە دوایە گوتبیان فلان کەزە تلۆ نایەوە گوندی گوتبی ئێستا وەرە ئەو قسە باوە هەرمایە کە دەرێ پەرەیدایە یان نەدایە ئەویش گوتیانەرێ وڵا هەرمە دەگوتی وڵای هەتا ئەو عارەما بێ من نایەمەوە دایمان عادەتەن لە ناو گوندەکان بە تایبەتی فەلاحەکان هیوایەتیان بارانە و بە تایبەتی دەشتی هەولێر چونکە باسمان کردگە گوتمان ژیانەکەیان لەسەر پەرێ و لەسەر گەنم و جۆ و ئەوانەیە ئەوە نییە برێ باغ و باغاتێکیان هەبیتن لەو منتیقەی بەهۆی گەرمی هاوینی و هڕە و ئەوانە نابی لەو شوێنانە لێ ینی ڕوو لە هەر فەلاحی دەکەی وەکو برێ دەستی پان کردیتەوە لە بەرامبەر خوای پەروەردگار کە بارانێکی باشیان لۆ بنێری زاری وا هەیە فەلاح ناهەقیشی ناگرم پەرەشیدا هەر دەرێ وڵایی هێستا مایتی پەرەی نەدایە یعنی وەکو برێ قەنەعاتی نایەتن ئێستامە ڕوومان دەکەینە کاک محەممەدی کاک محەممەد دیارە شارەزە لە بواری پەرەدان و بزانین ئەو سەر لەگەر سارانی دیکە جیاوازی چییە؟ سلام علیکم. علیکم سلام بەخێر. کاک محەممەد ئەگەر وەسفەچی بارانی ئەو سارمان لۆ بکەی پندەک هەیە دەرێ پەراکەت جۆخین کەت مەبەستی چییە؟ مەبەست لەوەیە کە پەرە دەکەویتن ئاو زۆر دەستە خوارەکە لە کاتی بێ بارانی ئاو ئەوە دەکات لە بۆ سەری ڕەجی دەڕاکە دێتەوە پێنی ناویتن و ئەوەی مۆزوعەکە کە جۆخین دەکەوێت ینی سارەکەی ئەوەیە دەغەکە دەبی دەبیتن ئاگەن یعنی وەکو برێ جۆخینە چی باشی لێ دروست دەبی کوترایە مەسەلەش کەش هەیە لە ناو فەلاحەت بەفر لە سەفین کەت جۆخین کەت بەفر لە سەفین کەت جۆخین کەت سەفین لە چێ و دەشتی هەولێر لە چێ ئەوە مەسەلەکە دەیکات دیارە تەجروبەیەکە دیارە سەقا و سەرمایەشی وها کە لە عەردەداتن خراپ تێنی دەبیتن بەرێ پەرە بۆ نمونە لە مانجی 9 دا 11 لە 12 بۆ نمونە ئەگەر لە مانجی 12 بیدا فەرقی هەیە وەک لەوەی لە مانجیدا پەرەیدادی خۆی مامۆستا پەرە کوترای پەرەی پارێزی ئەو لە مانجی دەڕا هەتا 12 سێزەی مانجی لە مانجی دەڕاتە 12 سێزەی مانجیدا 12 ئەوە پاییزە
لە هەر کاتەشی چەند زووتر ببارێتن پەرە پەسەندتر بنمونەوە سارەکە لە مانجی دەباری فەرم دەغڕ دەبینی کووە فەلاح درتان خۆشە وەتەبان پار ئەمن تقریبان 15 بوو هاتمە ئەو منتیقەی تا ئێستا کە جۆتی دەکرد تۆزی لێبرندە بوو خەرماشەی لێدا تۆزی لێبرندە بوو بارانە چوانە باری بوو دەستەک نەباری بوو پار پەرە نەکرد لەبەرەوەی هەتا پاییز بوو باران نەباری و اختیارەکان یەک لێرە بۆ حسابگر بووە زۆر بەناوبانگ بوو ینی عەبقەریەک بووە دەرێ لە سێردەی 12 تازە هەرچەند باری پەرە ناکەوی لۆ لەستان پەرە ناکەوی ئاو ناستە خوارێ هەر توندە بە حکمی ئەوەی لە ئێستا خاکەکە لە پاییزێدا شلە بارانەکەی ئاوەکەی هەردەمژی بەس لە زستانە لۆ یەکرێتەوە بەڵێ عادی لەو منتیقەی پەرەیەکێ دەرن پەرەی یعقوب ئاغای ئەو مەبەست چییە لەوەی پەرەی یعقوب ئاغای مەبەست لەوەی یەک وەخت خۆی کە دیارەوە بووە جۆتیا لە جۆتی بووە گۆسکە هەبە گۆسکە بەێ گۆسکەی بردیە لۆ ئا خواردن و لە بۆ دەستنێژ لۆلالە کە باری گۆسکەی لەبیر کردی و بەجێ هێشتا ئاوەکە دای نایتر بە باران پڕ بووە ئەوە پێیان گوتێ بەرەی یعقوبە ئەوەیە پەرەی یعقوب ئاغای بەێ ئەدی ئێستا برن ئەو سارەکە لە خوای بە زیادبی بارانەکی باش باریە یعنی ئەگەر ئێستا سار هەبووە مەسەلەن سەرەتایی پاییزەکەی بارانەکی باش باری بووی دواتر باران نەباری بوو دەغرەکەش عیبی نەبووبی وڵی پەرەی تەواوی دابیتن بووە دەغر بەس تەوان زۆر باش نەبووە بەڵام زۆر داویشەوە پەرەی داوە باران نەباری هەتا مانجی ئەخیری سێ ئەخیری سێ ڕوو لە باران کردیە و تر باران باریە چەند باران دوو یەکتری باریە هەتا دار هەبووە تل عسر باریە پێیان گوتە تل عسرە سل عسر تل عسرە ئەو تل عسرەیە لە هەر منتیقە کە باری بیتن هات بوو احتیاجی بوو ئەگەر باسی ئەوەی بکەین لێرە زیاتر لە دەغڕودان دەشتی شەمامەک یەک و چەندی دەبڕی زۆری بۆ قەرعان ئێستا ئاوی پێ بووە واسەی مەڕەشە و بیر و شتیا لە ئاو درێ هەتا 150 لە ئێستادا ئەدەگەر بە بارانێ وەڵی باران 1 دوازێ و ئەگەر حادویتن 1 ئەو گەرمانە ئێستا کە پیا بووینە بریالیان هەیە چ گەرمەشی دەچینن بە ئێستا زۆری حکوومەت ئەتنەیدایە لە بەرەوەی هوردا لۆ ئاردی کەمی ساوەڕ ماوەڕ وەرناگرێت خشتەکە یانە و درشتەکە وەرناگری ئەو سار فەلاح پێ ڕاگەی کە بەو بارانانە ڕاگەی کە عادەکەی بچێری و توی بکە کەم ئەگمامشینە قەڵقەگەر دەرەوشتی وا لە بیتن پێرانە گەشت دەگە ناویت کە هەمووی پێڕانی ئەوەی ئێستانەی چاندبی دەتوانێت تا چەندی تێبچین تا خێری ماجی 12 دەتوانین گەرەک مەمنون کاک محەممەد ژیان لە ئاواییەکان زۆر زەحمەت بووە لۆ ئافرەتان دوو جار زەحمەت بووە لەبەرەوەی هەم ئیشی مارەیان دەکرد هەم ئیشی دەرەیان دەکرد لەگەر پیاوەکانیان زۆر جاری وا هەبوو بەیانی زوو لەگەر مەلا بانگدانێ هەردەستان دوای ئەوەی کە نوێژەکانیان ئەنجام دەدا ئەوجا ئیشی ناومارەی دەکرد لەگەر گەردی ڕۆژهەراتێ ئەویش بەگەر پیاوەکەی دەکەوت و دەڕۆی لۆ سەر جۆخینان زیاتر دەمانوێت ئەو معلوماتانت لە پورە عەبسەی وەربگرین کە ژنێکی دنیادی دێ و دانیشتووی ئەو گوندەی بووە هەر لە قەدیمەوە. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام بەخێر بی. پورە عەبسە ئەگەر کەمە
باسی ژیانی قەدیممان لۆ بکەی گوندی ئاودەلا قەدیم پێشان کەر و دۆرا بوو ئاو بوو بەدایم لەبەر حەوز بووین و ئیشمان دەکرد جیشەمان دەکرد دڵنەمان دەکرد هەمومان دەکرد بەێ هەمومان کردیا باسی کەر و دۆرا بتکرد ئەوە کو یعنی ئەنگۆ ئیشنگۆ بوو من دارێکمان سواری کەر دەکرد بەێ بڕۆ هەتا حەوزت پڕ دەکرد دوای مەڕ دەهاتەوە ئاوت دەدا دیسان حەوز پڕ دەکراوە لۆ هێوارێ هەمووی دەکرا ئەو هەموو ئیشیش نەکە دوو جاریش مەڕ لە بێرە دەدرا دوو جاریش دەبا پەنیرت بکوشی با لۆرت بکوراندا با ماست بکردا هەمووت بکردا دوو جار لۆ مەڕ هێواران و نێوڕانان هێواران و ئەسان دوو جار مەڕ لە بێرە دەدرا بەزەوە لە چکاتی لە بەهارانیان لە پاییزان لە بوار لە بەهارێ بواری هەتا پاییز دێ دەڕۆی مەڕ هەر هیچی نەدەکرد لە خۆت دەدۆشی جوان و پوختەوە بە ناوت دەهینە بەێ ئەدی مەسەلەن بۆ نمونە کە مەشکەتان ڕادەهەژان ئەو پیستە حیوانی بوو لە خۆتان بزن بوو عیب نەبی هی بزن بوو هی گۆلک بوو ئەوە شەر ئیشینگۆ بوو ئەو دەما هەژاند و دۆیەکەمان ڕوو دەکرد و کەرێکەمان ڕوو دەکرد و کەرێک بوو سەرچی ئەوەندە بوو دەهاتە دەرێت دەمان کردە شی و دەمان قرچاندەوە و جوانی دەمان پارزنی لەسەر شتەکە و ڕوونەکەمان لە مەنجەرێک دەکرد و ئەو بەوە ئیدارەمان دەکرد زیاتر ئەو خواردنە سەرەتاییانە بووە کە ڕۆژانە دەمان کردە هەر میشک و دەمان کردە شی و هەموو شتێکمان پێ دەکرد ئێستا ئەوە نەما هیچ لە هەمان کاتدا ئێستا هەم دەغڕودان دەکرێت بای ئەوەندەی حیوان هەیە هەیە بەراوەش پێشان نییە وەچ پێشان ناوەڵە کا حیوان هەیە بیستەرەکە و دەسەرەکە و ئەوە چی پێ دەکرێت ناکرێت 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 هەر بەستە زمانەوە مندار واخواخوا تا ئیدارە بکەن ئەو هەیە لێرانە جگەلەوەی کە باسی دەولک و ئەو شتانت کردەوە هەموو ئیشی ئافرەتان بوو ئەرێوەڵا ئەو کاتی دەڕاستەش نەبووە هەردەوەڵا جەنجەڕیان تێ دێخست هەتا هێوارێ دوو جێ جەنجەر نەدەکوترا هەتا هێوار ئەرێ بەخوای مندا سوار دەبوون بە خۆمان سوار دەبوون هەتا هێوارێ جەنجەرمان دەجێڕا ئەوجا لە هەمان کاتدا منداری ساوا دەبا ببێ سەرپەرێز دەبا لە پشتە خۆمان بکردا دەبا لە باوشمان باە لە بەر بەرخ و مەڕ و هەمومان دەکرد بەس ئێرە ئێستا بۆ نمونە ئەو دەشتە هەر لە قەدیم داروباری نەبووە ئەو ئێستا هەمووی هەیە یعنی ئەو مندارە ساوا لە چستان دادەنا دەتان برد نەدەبا لە ماری بەجێ لە پەنای شەمان دادەنا لە پەنای جیشێ ئەرێ لە پەنای جیشە لە لانکمان دەنا و هەتا نێڕان دەهاتینەوە ئەدی قەدوانە بۆ ینی زندەوەرەکە مارەکە جێ لێ نەبوو ناچار بووی نەدەترسای ناوەڵە ئەو جیشەکە دەکرد و دڵنەکە دەکرد و دەهاتەوە نێڕانی بە پەلەپەر قیچە نانێکمان حازر دەکرد و دەمان خوارد دیسان دەچێنەوە قەدوا بۆ یعنی لە ناو پەرێزێت و خەریکی ئیشوکاری خۆی بی نەک ئەتوار لە ئاوایی کەسێک مندارەکەی لە بنجی شەیدانابی مارەك زندەوەرەك خونی نەدەکەت خونی نەدەکات ناوەڵە ئەو مندارە خەی لێ دەکەت هەتا نێڕانی هیچی لێ نەدەهات نێڕانش بە شانی خۆماندا دەماهینامەوە ئەدیەوە مریشک و باشە ئێستاشە مریشک و قاز و شتیوا لە ڕادەگرێ وڵا هەموو ڕادەگرین دادەنێنەوە دووسکە هەردەینی بەخێی دەکە هەندێک دەفرۆشن هەندێک دەخۆن و بەس زەحمەتە یعنی دووسکە قاز زۆر زەحمەت دەبێت منداری ساوە ئاگال لێبی دووسکە قاز هەیە نازانم داوی لە لاقی دێخی وت لۆ فەرخە قازەکان نیشانە ئەگە بستە ناوی جیرانەکان دەیبینینەوە دەزان ئەوە پەڕۆی لە پێەیە ئەو ئەرێوەڵەکان ئێستا کە بەبیرت دێتەوە ژیانی پێشان لەگەر ئەو ئافرەتانەی کە قەدیم ئێستا نەماینە هەست بەچی دەکەی وڵا پێشتر خۆشتر بوو هێشتا خەڵک زیاتر هەمووشتر بوو باشتر بوو هاتوچیەکە دەکرد و ئەرێوەڵە درنە دەکرا هەموو دەچۆ زبارە حتا هێوارەوە درنە لۆ هەر کەسە لۆ جیرانی دەکرد هەموو غاری دەدا هەموو پێکەوە ئیشمان دەکرد فەرق و جودایی نەبوو وەچی ئەمرێ جیران هەبی ئەوە هەبی هەموو وەچیەک بوو ماندیمان کردی پورە ئینشاءڵڵا قەیدی ناکە
یەکێک لە خۆشیەکانی ئاوایی گوندەکان بە تایبەتی لە دەشتی هەولێرێ و بە تایبەتی لەو گوندەی ئەوەیە کە ڕاو و ڕاوەشکارە. یەکێک لە ڕاوەکان ئەوەیە بە شێوازی ڕاوکردنەکەی بە تاژیانە. ڕاوی کەروێشتی قەدیم ڕاوی مامزی هەبوو کە ئێستا مەمنوع کرایە، خەڵکەکەش یعنی ئەو هۆشداریان پێگەیە کە جاران ئەگەر زەرور بوو ڕاوی مامزی بکەن ئێستا نایکەن، بەڵام تا حەدە کە تا ئێستاش ڕاوی کەروێشتی دەکەن. کاگی براهیم گەنجێکە ئەگەرچی لەوانەیە چەند سارێکە خەریکی ڕاو ڕاوەشکاریە، بەڵام پێدەچی لە مام و کە سوکارەکەی خۆی وەرگرت بیتن شێوازی ڕاو ڕاوکردنێ. ئەمە دەچینە لای کاگی براهیمی بزانین ئەو ڕۆکە کە هاتینە لە ئاقاری مەبەستی ڕاوکردنی کەروێشتی بە مەبەستی ڕاوکردنی چی؟ سلام علیکم. علیکم السلام. سەرچاوم بخێر. کاگی براهیم ئەمە لە دوورەوە تەماشاین گۆمان کرد کە خەریکی تاژیتان بەردا. ڕاوی چ دەکەن؟ وڵای ڕاوی کەروێشک. ڕاوی کەروێشک. ئەرێوە مامز مەمنوع چێ مامز. بەس کەروێشک مەمنوع نییە؟ بەس کەروێش وەڵا بەس کەروێش. بەس کەروێشک. زیاتر موسیمی ڕاوێژ دیارە. لە چ کاتیە تا چ کاتە چی؟ وڵای کاتی پایزان مانجینەوە بەسەرەوە تا مانجی دوو دوایان ناکرێت چێرشک زاوزەی دەکە و لەو کاتیەوە دەستی لێ دەگرنەوە. لەو کاتیەوە دەستی لێ دەگرن. زیاتر ئەو منتیقەت چێروشکە چیە؟ چێروشکی بۆری هەیە، خاکەکەی بۆرە. پێ هەز دەکەم یعنی پێدەچی لەوانەیە کەروێشکەکەشی هەر بۆربی. شین و بۆر. شین و بۆر. ئەدی کەروێشتی زەرد وەڵا بە دەگمان. ئەو سار هیچ ڕاوتان کردیا؟ وڵای ئەو سار سێ ڕاوما کردیە. سێ ڕاو. هەرسیشمان گرتیە. لە دەوروبەری گوندی یان وڵای لە دەوروبەری گوندی و خوار زۆرجی و ئاوانە. زۆر ئەگەر چێروشتی زۆر گەورە هەتا چەند کیلۆی دەڕوە؟ وڵاهی تا 3 کیلۆ نیو 4 کیلۆ. جاران ڕاوکردن ڕاو دەکرا لەبەرەوەی خەڵکەکە بژێوی ژیانی لەسەر ڕاوکردن بوو خواردنەکەی، بەڵام ئێستا لە خوای بەزابی خەرک وەزعی باش. ئەرێوە لە خوای بەزیادبی. بەڵام جێم لە زۆربەی ڕاوچەکان بۆ دەرێن ئەمە ڕاوی دەکەین لە بۆ خۆشیە بەشەکە لە خۆشی. ئەرێ وڵای بەشێک لە خۆشی دوو بەشنە ئەوەی. یعنی بەشی زۆری لە بۆ خۆشیە یان هەر لە بۆ؟ وڵای بەشی زۆری لە بۆ خۆشیە. بۆ نمونە بە چەند کەس دێنە ڕاوی ئەگەر بێن؟ وڵاهی 3 و 4 و ئەو هەلە. تاژی نابی ئەوەندە زۆربی خۆش نیە تامینە. 2 تاژی 3 تاژی خۆشە. بەرێ ئەو هەلە. ئەدی بە ئێستا لە زۆر جیان دەبینین بە 5-6 وراغە بەرزیان پێ و تاژیە و دەچن بەناو وەردان و بەناو ئارداندا دەڕۆن. لە کاتە کە چێروشکەی هەر دەستێنن بۆ خۆی نایگاتێ بە پێیان غێر دەبی بەو ئەسپەیان بەو ماینەی بە دوای کەوی. ئەنگۆ ئێستا هاتینە ماشەڵا بۆ خۆتان هاتینە چۆن دەگەن ئەو کەروێشکە یاخود ئەو تاژەی؟ وڵی بەوەندە بە پێیان بکەینە دوی دەکەینە دوێن دەکەیت کە ماتۆرمان پێ و دەچینە دوی ماتۆر هەتا ماتۆر دەڕوە. هەتا ماتۆر دەڕوە. خۆشترین ڕاوتان چ بووانگۆ چ کاتێک بووە؟ وڵی پارەکە چۆن بوو؟ ناو لای دەرێ ئەو هەل دەرەک لە تەنیشتی بوو برا ئامۆزایەکانیشم خەرتە تۆیان دەکرد. وڵا گوتی وە کەروێشکێک بەکنە مندا هات ئەلێ دەکرد. وەڵا ئەمەش لە بۆی چوین تاژەکانمان تێبەردا و لە چادۆرەی دەرەدایان سوور حەت داهیناوەکنەمەوە ئەویان کردوتە لە عادیاندا کە ئەنگۆ دەیبینن یان تاژەکان بۆ خۆیان بۆنی دەکەن و دەیبینن. تاژەکان بەخۆیان بۆین دەکەن و ئەمەش دەیبینی. سەرەتا یەکەم جار ئەتو زیاتر هەستی پێ دەکەی ئەوە چێروشکە لێرە یان تاژەکان؟ ئەمە هەستی پێ دەکەن زیاتر تاوان. کو دەزان؟ ئەوە ئەبرێن لانەک لێرە یان ئاها بە دیارە هەر دەستین تاژەکە نازانن لێرەیان ئەوەیە هەر دەستێنی و دەکەێت. یەکەم جار کە دەنجی لێ دەکەی کو دەنجی لێ دەکەی کە بۆ نمونە ئێستاوە ئاگای لێ نییە چێروشکە لێرانەیە چۆن دەنجی لێ دەکەی کە ئەوە دەنجی لێ ناکەی بەس دەی بەریدێتە دەگەوتە سەری دوایێ دەنجی لێ بکەی چێروشکەکەت زیاتر دەتەسێ و دەڕواتە زیاتر جێ ئەوەلی ئەو هەیە دوایە وچی دەنگل لێکت جێ ئەو هەلێ دەکات و نابی دەنجی بکاتە تاژ دەگەوتە سەری هەتا دەکەوتە سەر دەنجی چۆن وا دەکەی تاژی بکەوتە سەری تاژەکە بەخۆی دەزانتن بەوچکە زانی ئەوچکە یەک دو سەری لێ دازانینە دەنج لێ دەکەین نابێت تا سەلێندە نابی
بەخۆش تا سەیلێت دەنج ئەوە بوو ڕاست جیاری دەکاتەوە ئەگەر ئێستا دەنجی لێ بکەن پێم خۆشیانی بڕێکبەری دەن تاژیقی وڵا بەرماندای بەزان غار دەنەوە بەریان دەدەین دەبەریان دەبزانم ئەو گوندەی ئێستا ئەمە لێ ڕاوەستاینە گوندی ئاودەلۆچی لە ئێستادا کە تەماشا دەکەی خانی بە بلوچی کرایە پێشان ئەوها نەبووە پێشان ئێرە بەردیشی لێ نەبووە ئەگەر قەدیم کە دەیانگۆ وەختی خۆی ئاغاکان لە زورگەکان بەردیان دەینا بە کەر و تێڕی بەڵام ئێستاکە یاخود بە هەمولەی بەو کەدارەی لە سەرپشتیتی باریان لێبارە کرد بەڵام خەڵکە فەقیرەکە ئەو کاتە ئەوها نەبووە هەر بۆ خۆیان خشتیان بڕیە و لەسەر یەکیاندانایە و دروستیان کردێ بە زیری بارانیشی لێدایە و چەند سارەگە جە دواتر نوێ کرایتەوە سواغ درایتەوە بەو شێوازەی بووە وەکو بری لە سادەیی وە دەستی پێکردیا لێ ئێستاش جیاوازی زۆرە گوندەکان لەگەر شارەکان بەپێ ئەوەی کە پێشکەوت شارەکان پێشکەوت و بوون و گوندەکانیش بە هەماشە بەس بە ئاستی خۆی زیاتر لێرە دەمانەوێت ڕووبکەینە کاگریازیش کە خەڵکی ئەو گوندەیە و باو باپیرانیان لێیان باسکردیا بە شێوازێک بووە زیاتر دەمانەوێت ئەو باساکەمان بۆ بجێڕیتەوە ئەو گوندە لە سەرەتادا هەز دەکەم هەندە خانی تێدا هەر زیریە وا تەماشا دەکەم پێدەچی لەوانێ ئەو کاتی هەموو خانیەکانەوە هات زیری بی بەو شێوازەی بین لە سەرەتادا گەلە بەخێر بن سەر چاوم ئێرەتان ئاوادان کردەوە پێشتر بێ گوند مەزە مەعام ینی هەموو خانی قڕ بوو دزیری بوو لۆ ئەوەی ئەوە دزیری بوو باران زۆر بوو خەرچش فەقیر و مەسەوەی ئێستانەوە برێ لایلون و مەسەد ئەشاوی برێ بلۆک و چەمەوە سوالەوە حتمما زیری بوو باران زۆر بوو ئەوە بۆ لەو لە داداتە خواری خانەکە درۆ پێی نەداکرد مقاومەشی زۆر مقاومەشی بوو زۆر بوو لۆ سادی و گەرمیش دوو دەوری هەبوو لۆ سادی و گەرمیش بەز ئێستا تەماشا دەکەی ئێستا هەموو گۆڕایە هەموو بوویتە بلۆک هەموو بوویتە سپیکاری و مەسەوەش کابرە گوتی گۆڕانکارێکی تاوای بەسەدا هاتیە بەرێ ئەو گوندە لە ڕووی خزمەت گوزاریەوە چی و چی هەیە مەکتەبمانەیە بیرمانەیە کارەبامانەیە دوو زادەشمانەیە بەران ئەو دوو زادەیە زادەکان قڕینێ خراپن زادەکان دا لە حکوومەت دەکەن قیتە زادەکانمە لۆ ساکە زۆر نا یعنی شکرن بە چاکردنەگە قیریش نەبێت بەرێ چەند کیلۆمەتر دەبێت تا ئێستا قیرنیان دەوری بەخۆرە لەوانەیە 5 نیو هادەبی بگەوتە قیڕی گەوتە جدی لەکان لەو ناوێ بەرێ مزگەوتیشتان هەیە و مزگەفتیشمان هەیە بەرێ لە قەدیمدا مزگەوتان هەر ئێستا زمانی گوندی ئەمنوتی هەمە مزگەفتەیە لەکنەمە مزگەوتان هەبووە بەڵام بەس جمعان خودبەی لێ دەکرێ و مامەستا حکومەوەی چاپێن مار بوو بەرێ مەلا وشکابرە بوو بە دوسێ مارە وشکابرە گوت ئەو نەداهات بەرهەم نەداهات برێ ئێستا مثل مامۆستامانی هاتوو دەکا بە سیارێ خۆی جمعانمان هەیەەوە بەرێ ماشەڵا گوندەکەتان لە دەشتاییەکی هاتا چاو بڕکاتن دەشتا گوندی دیکە ئەو هاوەکو برێ دیارە لە ئەو گوندانەی دەوروبەرتان جیرانەکانتان چێن ئێلەوەیە ئەو لایەمان عەلیاوەیە ئەو تەنیشتەمان گەر عازەبانە ئەو لای ئێدی قەزدەرە ئەو لای زیدیدەیە ئەو لایەش ئەسحابەیە زیاتر لە قەدیمەوە ژن و ژن خوازتان لەگەر ئەو گوندانە لەگەر هەمووان وەکو یەک بەیان لە گوندەچی زۆر گوندان دەچین تەمەشا دەکەین کۆمەرە گوند لە دەوریانە بەڵام ژن و ژن خوازان لەگەر گوندەچی زیاترە ئینگۆ لەگەر وڵی مە پتر بری ئەمە چاپێ نەفەری پتر لە هێلەوە پتر لە هێلەوەیە زیاتر بە حکمی ئەوەی یعنی لێک نزیکتن سنووری جوگرافیان
لەگەر گوندەکانی دیکەش هەتانە حتمما بەخۆرا لەگەر گوندەکانی وا بزانم چیغامەنێ بەرام پتر لەوەیە لە ڕووی تەبایی و هەموو شۆی مەسەلەن تەعزیە و سەردانە و بۆنە ئاینیەکانە هەموو شۆتان هەیە گوندەکان لەگەری هەتا ئالان برێ نەشەڕێک نەشتێک ینی ئەو شتێکی کە خەرک پێی ناخۆشبی نەکرا لە گوندی مەلەخوای بەزیادبی ئامانێکی زۆر زۆر کڕ دەربار هەموو شتە لە پرسەکانیش لۆ یەکتر دێن و مەسەد جێژنان پرسان مەسەد ئیش و کارەکان ئەنوکی زمانی قەدیم هاوکاریکردن بەێ گەلک سپاسە دەکەین تاوازەکەم گەلە بەخێر بێن هەتا ئێرمان سەڕام سەرچاوە دیارە گوندی ئاودەلۆک دەکەوێتە دەشتی شەمامەک دیارە گوندەکانی سەر بە شەمامێک نزیکەی 76 گوندێک دەبی ئەگەر باز لە کەندێناو قەرازی بکەین بە هەردووچیان 130 گوندێک دەبیتن بە هەر سێکیان دەکا 200 و قسوور گوند ماشەڵا سنووری جوگرافیای یەکجار فراوانە خاکەکەشی ئەوەندە بە پیت و بە بەرەکەتە دەکرێ برین هەر هەمووی لە بۆ گەنم و جۆی تاکە خاکە زاران لە سەردەمی ڕژێمی بەعەس هەر ئەو کەندێناوە قەراز و شەمامکە دەغڕودانەکەی بەشی هەموو عێراقی دەکردو و هاوردەش دەکرا لە بۆ وڵاتان بەڵام لە ئێستادا کە تیجی تەماشا دەکەی ئەگەر ئەو فەلاعی لەسەر ئیمکانیەت و ماندووبوونی خۆی نەبیتن حکومەت هیچ هاریکاریەکیان ناکاتن بەڵکو لە خۆیان ئەوەی کە پێیان بکرێتن دای دەچێن و دەیدرونەوە لۆیە ئەگەر بێت و خاچی ئەو منتیقی و ئەو دەڤەرەی شەمامک و کەندێناوە قەراجی ئەگەر بێت و هەمووی وەردوو شۆ بکرێت و هەمووی گەرم و جوێ لێ بچیندرێتن ئەوە هەموو عێراق دەتوانی پێوە ببژێتەوە ئەگەر بێت و گوندەکان زیاتر ئاوەڕیان لێ بدرێتەوە یارمەتیان بدرێتن ئەوە چەند ئاوەدانە دوو ئەوەندە و سێ ئەوەندە خەڵک زیاتر و لە گوندەکان دەکات و زیاتر دەست دەکات بە فەلاحەتی بەڵام هەتاوەکوی ئێستاشی لەگەردابی دەچینە گوندەکان بۆ خۆتان بە چاوی خۆتان بینیتان مەکتەبەکەیان وەکو پێویست نییە پۆلێکە یاخود برەی خانوویەکە مامۆستایەکیان هەیە و چەند مامۆستایەکی دیکەش لە شاری هەولێر دێن بەڵام بەداخەوە هەتاوەکو شەشی ئیبتیدایی لێ هەیە دیسان لە ڕووی خەستەخانەیان نییە بە هەمان شێوە 3 کیلۆمەتر لە قیڕێ دوورە بەڵام ئەوی شەرقیر نییە و خۆرە و هەموو کەند و کۆسپەی زۆری تێدایە ئەگەر باز بکەین چەند لە شاری هەولێرە دوورە ئەوە دەکرێت برێن 32 کیلۆمەتر لە شاری هەولێرە دوورە کەواتە گوندەکە دەکرا برێن لە پایتەختی هەرێمی کوردستان دەبا ئەو گوندانە جوانترین بانە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ئاوەدانیەوە بەو ئەندازەی دەینە کۆتایی بەرنمەکەتان بەرنامەی هەوارگەی کوردەواری هەتا کاتێکی دیکە و یاخود هەوارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکات بەدوعا